ئەمەی دەیبینن ساتی گەڕانەوەی ئۆتۆبۆز و پاسەکانی حاجیانن لە شاری مەکە و مەدینەی وڵاتی سعودیەوە وەکو دەبینن لە ئێستادا دوو ئۆتۆمبیل زیاتریش بەڕێوەن بەرەو شاری سلێمانیوە لە ئێستادا گەیشتە بەردەم بنکەی حەج و عومرەی سلێمانی و بڕیاریشە پاشکەمێکی دیکە لەگەڵ دابەزینیان لەلایەن کەس و کاریانەوە پێشوازیەکی گەرمیان لێ بکرێ و بەشێک لە کەس و کاریان لە شوێنی بەخێرهێنانەوەیان شوێنی دابەزینیانن وەکو دەبینن ئێستاش حاجیەکان دوای کردنەوەی دەرگای پاسەکانیان لە ئێستادا چاوەڕوانیەوە دەگەوە لە ئێستادا یەکەم حاجی نزیکە لەوەی کە پێ بخاتەوە سەر خاکی هەرێمی کوردستان و شاری سلێمانی ئەمەش دوای ئەوەی کە زیاتر لە مانگێکە شاری سلێمانیان بەرەو شاری مەکە و مەدینەی وڵاتی سعودیە بە مەبەستی بەجێهێنانی فەریزەی حەجی ئەم ساڵی 2025 بەجێهێشتبوو و دەبینێ مەش یەکەم حاجیەکە دابەزیەوە لەلایەن کەس و کارەکەیەوە پێشوازیەکی گەرمی لێکرا. وەک یەکەم کاروانی حاجیانی ئەمساڵ بەشێک لە حاجیانی پارێزگای سلێمانی بە ڕێگەی وشکانی گەڕانەوە. حاجیان بە گەشتە ئیمانیەکەیان دڵخۆشن و دەڵێن بەردەوام نزای خێرمان بۆ خۆمان و کەس و کار وڵاتەکەمان کردووە. یەک ساعتی ماوە بۆ بەیانی کە بەڕێکەوەم کەوەم بەسەر هات بەڵام الحەمدوللا لە خۆشی حەجەکە و ئەوەکە زۆر پێم وەرتاوم گوتم هەر ئەچم هەرچۆنێ بێ. وەڵا لەخوا بەزای حەج زۆر خۆش یعنی زۆر لە ساڵان باشتر بۆ باسییان نەکرد. 364 حاجی لە پارێزگای سلێمانیەوە بە ڕێگەی وشکانی فەریزەی حەجی ئەم ساڵیان ئەنجامدا. جگە لەوانەی بە وشکانی گەشتەکەیان ئەنجامداوە سەرجەم ئەو حاجیانەشی بە ڕێگەی ئاسمانی گەشتیان کردبوو بەهۆی ئەو دۆخە نائەمنی لە ناوچەکە دروست بووە بە ڕێگەی وشکانی و بەپاس دەگەڕێنەوە. ئەم ئیتر بیری لە قاچکانە لە نەخۆشی نەهێن مناڵم نەحیج ناکەیتەوە. سپاس بۆ خۆی گەورە زۆر مەراسیمێکی خۆش و ڕێکوپێک بوو احترامێکی زۆرمان لێرە ڕۆشن لێ گیرا لە مەکە گیرا لە مەدینە گیرا لە مزدەلفە گیرا لە عەرەفات گیرا لە جومەڕات گیرا. وەڵا عیبم نەو لەخوا بەزیاوی نوخشەیە هەر هەمووتان لایەنە ئیمانەکەی کەش و هەواکەی شکر عیبی نەبوون هیچ هیلاکوی هین نەبووین بڵێم زۆر هین بووین لەخوا بەزیاوی بەخوا بۆ هەموو لایە بۆ هەموو لایە بۆ هەموو لایە پێشا بۆ عالەم کردوم جا بۆ خۆم. 5136 کەس لە هەرێمی کوردستان و بەشداریان لە فەریزەی حەجی ئەمساڵ کرد. تەنیا حاجیەکی تەمەن 70 ساڵی سەر بە ئیداری سەربەخۆی زاخۆ کە پێشتر نەخۆشی درێژخایانی هەبووە کۆچی دوایی کردو. تەواوی حاجیانی دیکەی هەرێم تاکو ئێستا سەلامەتن و لە ڕۆژانی داهاتوودا دەگەڕێنەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.